وەڵام من بە حاڵی خۆم ینی بۆ کوژیان زۆر ئیسفادەم لێ کرد ینی لایەنی ئیمانی ینی هەستمەکەم جا پێمەوە دەمت ماوەستا من زۆرە ترسم لە دەستدانی ئێوە ینی ئەوەی کە بۆم دەرکەوت خلالێم 1-2 ساڵە بە تایبەتی ئەم ساڵ زۆر لەما و زانەی ڕەبانی ڕۆیشتن ئەم زۆرە ترسێم لەو بابەتە چونکە مانی ئەم پیاوە گەورانە لە ناو مجتەمە و لە ناو خەڵکە بەرەکەتێکی زۆر عەجیبن بەڕاستی لەبەرەوە ینی مامۆستا لای من ڕاستەوە خۆی نەماوە بەڵام هەموو شتەکانی لای من ماون. مامۆستای گەورەی شاری هەولێر مامۆستا جەمیل بەڕەحمەت بی طبعاً برادری فەزلی زۆر بووە ئەم زۆر لە خزمەتی بوویمە بە تایبەت زیاتر مامۆستای دایکم بۆ هاوڕێی باوکم بووە طبعاً ئەو کاتی هاوڕێی باوکم بووە باز لە 40 ساڵ پێش ئێستا دەکەم کە چاوی ساغ بووە پێشەوەی نوری چاوەکانی لەدەستدا یەک شتی جوانی مامۆستا جەمیلتان بەبیر بینمەوە گوتی یەک جار لە ژیانم هەستم کردێ نابینابم کە شەوە کەستامەوە نابینا بوو بەڵام خوا نورێکی دابوێ بەدڵ دەیدیت فەرمووی یەک شەو هەستامەوە دەستم لە دیواردا هیچ حاسەی بەسەری بەسیڕەم نەمابوو کە چاوی دڵە ئیتر گوتی ئەو ڕۆژی تاکە ڕۆژ بوو لە ژیانم هەست بکەم کە نابینام نەکو زۆر لە تەمەنی نابینا بوو بەڵام گوتی یەک شەو لە ژیانم هەستم کردێ نابینا ئەو کاتی چەند سەعاتێک بەسەر ژیانم داڕۆی ئیتر خوا دڵی کردمەوە دیسان بە چاوی بەسیرە هەستم بە دەوروبەری خۆم دەکرد هەستم کرد نابینایەتی چەندە قورسە لە چاوی ئێمەشدا چەند ساڵ نابینا بوو بەڵام بەخۆی کە دەجێتەوە ڕەحمەتی خوای لێبی قەبری پڕنوور بی مامۆستایەکی گەوری شاری هەولێر بوو خوای گەورە قەبری پڕنوور کات و ئەولاد و ئەولادی نەوەکانی ساڵحکە ئینشاءالله. ئەمە کێیە؟ ئەمە کاک زەکەریە؟ وەڵاهی نازانم گۆرانی بێژە و ئەو یەک زات بەڵام جار تەعاروفمان کردووە لەگەڵ یا بوو تەمەنامەکرم گۆرانی بێژانە ئەگەر لە ژیانیانە لە سەتا دەی گۆرانیەکانیان بۆ خوا بوو تا زۆر باش وەلەو ئێستا کاک زەکەریا وازیێنەوە یعنی حەق نییەوانی دەنگیان خۆشە لە گۆرانی خراپ واز بێن طەبیعیە